چ پەیوەندیەک هەیە لە نێوان ڕۆژوگرتن و کەمبوونەوەی ئاستی دڵڕاوکی و خەمۆکی بۆ ئەوەی کە ئایا ڕۆژوو تاسیر و کاریگەری خۆی لەسەر مەسەلەی دڵڕاوچیوەک و حاڵەتێکی دەرونی لەسەر خەمۆچیوەک و حاڵەتێکی دەرونی هەیە بەڵێ لە کۆمەڵێک ڕۆ هەیە یەکێک لەوانە ئەکرێت مەسەرەن ئێمە بەتایبەت بۆ کەسانی ئیمانیان بۆ هەیە بۆ تەبەن کەسێک بە ڕۆژوە بێت کە ئیمانی بۆ هەیە خوا ڕۆژی فەرز کردووە یاخود کەسێک بە ڕۆژوە بێت لایانی کەم کەوەکو عادەت لە دایک و باوکە وەریگرتووە باشە ئەو کەسانی کە بە ڕۆژوە بن ئەڵین تاسیرە ئیجابێکی ڕۆژوو لەسەر خەمۆکی دڵڕاوچی ئەکرێت پەیوەندی بێشێک لەم خاڵانەوە هەبێت خاڵ یەکەم ئەو کەسەی کە بە ڕۆژووە بێت هەست بە تاوان ناکات دوورەکەوێتەوە لەوەی کە هەست بە تاوان بکات باشە دوورەکەوێتەوە لەوەی کە لۆمەی خۆی بکاتەوەی کە لۆمەی ذاتی پێوەترێت چونکە ئەو هەستەکات کاتێک کە بە ڕۆژوە بێت فەرمانێکی خوای گەورەی بەجێهێناوە لە نەتیجەیە جۆرێک لە ئارامی بۆ دروستە بێت ئەمە حاڵەتێکیان یەکێکی کە لە سوودەکانی ڕۆژوو و دەربارەی کەمکردنەوەی دڵڕاوچی و خەمۆکی بریتە لەوەی کە ئینسان بە ڕۆژوو بوو لە خۆی ڕازیە بێت هەستەکات تا ڕادەیەک وەکوتم ئەوەی کە ڕێڵەی ذاتی پێوتریا لە خۆڕازیبوونی پێوترێت ڕووی تێکات.